بارزانی گەمی دووەمی یاریەکە بە یاریزانێکی نەخوازرا و دەست پێ دەکات. سەدری حراج بووە و بەرهەم ساڵح ئامادەی گرەوەکەیە. بافڵ تاڵەبانی لە جیاتی دەباشان بەیانیان دەچێت بۆ بەغدا. ئێرانیەکان دروشمی یان بردنەوە یان بردنەوەیان بەرز کردوتەوە. ئەم ڕۆژانە دۆخی عراق بە جۆرێکە، یار و نەیار ناناسیتەوە. ئەوانەی دوێنێ دەوڵەتی کوردستانیان دروست دەکرد ئەمڕۆ شەڕی ئێسقان لەسەر پۆستی سەرۆک کۆمار دەکەن. ئەوانەی دان نانێن بە هەرێمی کوردستان و پێشمەرگە بە میلیشیا ناو دەبن ئەمڕۆ دەست لە ملانی هەولێرن. ئەوانەش مام و برازا بوون، ئێستا شەڕی ئیرادە و شکاندن دەکەن. ئەم شەو لەسەر داوای بەرزانی هۆشیار زێباری خۆی گەیاندە بەغدا و ناوی خۆی بۆ پۆستی سەرۆک کۆمار کاندید کرد. دانانی هۆشیار زێباری پرسیار زۆر هەڵدەگرێت، بەتایبەت لەلایەن هاوپەیمانە سەرەکیەکەی پارتی موقتەدا سەدر دەمێکەوەی ڕاگەیاندووە کە هەرگیز دەنگ نادەن بە کەسێک تۆمەتبار بێت بە گەندەڵی. ئێستا کە هۆشیار زێباری کاندیدی سەرۆک کۆمارە، سەدر لە بەردەم بژاردەیەکی قورس و دۆخێکی حراجیدایە. هۆشیار زێباری ساڵی 2016 کاتێک وەزیری دارایی بوو لە دانیشتێکی پەرلەمانی عراقدا و لەسەر داوای لیژنەی نەزاهی پەرلەمان بە 158 دەنگی بەڵێ لە بەرامبەر 77 دەنگی نەخێر متمانەی لێسەندرایەوە. هۆشیار زێباری تۆمەتبارە بە هەدەردانی سامانی گشتی و خراپ بەکارهێنانی دەسەڵاتەکانی، لەوانەش نۆژەنکردنەوەی کۆشتەکەی بەرزانی لە بەغدا، تەرخانکردنی 2 ملیۆن دۆلار بۆ هاتوچۆی پاسەوانەکانی بەفڕۆکە لە نێوان هەولێر و بەغدا، بەکرێگرتنی خانوو بۆ خۆی و سکرتێرەکەی لە دەرەوەی ڕێنمایەکان. هەر لەو بارەیەوە پرۆفیسۆر ئیسماعیل نامێک پسپۆڕی یاسای دەستوری دەڵێت هۆشیار زێباری ناتوانێت خۆی کاندید بکات، چونکە لە بڕگەی سێمی مادەی 66 دەستوری عراقدا هاتووە کە کاندیدی سەرۆک کۆماری عراق پێویستە خاوەن ناوبانگێکی باش بێت، هەروەها گەواهی بۆ بدرێت کە دەستپاکە. بەڵام هۆشیار زێباری کاتێک وەزیری دارایی بوو لەسەر دەستپیسی و گەندەڵی و خراپ بەکارهێنانی دەسەڵات متمانەی لێسەندراوەتەوە، پشتبەست با ڕێکارەکانی پرساندن و متمانە لێسەنەوەی. هەر چۆنێک بێت ئێستا بەرزانی دەیەوێت هۆشیار زێباری خاڵی بکات بە سەرۆکی ئەو وڵاتەی ساڵی 2007 ڕیفراندۆمی کرد بۆ جیابوونەوە لێی، نەک هەرەوەندە. بەرزانی ڕوبەڕووی بافڵ تاڵەبانی دەبێتەوە کە لە دوای وەفاتی مام جەلال بەرزانی وتی کوڕانی تاڵەبانی برازامن. دۆخەکە بە جۆرێکە ئاسان نییە بەرزانی لە نێوان دوێنەوە ئەمڕۆدا بناسیتەوە. پرسیارەکە ئەوەیە چی لە عێراقدا گۆڕاوە، وا لای بەرزانی یار گۆڕاوە بە نەیار و نەیار گۆڕاوە بە یار. وەک چۆن ئەم ڕخنانە لە بەرزانی دەگیرێن، کەسانێکیش بە پێچەوانەوە پیان وایە بەرزانی بە فیعلی سیاسەت دەکات، لە سیاسەتیشدا دۆست و دوژمن تا سەر نییە. هەر چۆنێک بێت ئێستا گەمی دووەمی یاریەکە دەستی پێ کردووە. دکتۆر بەرهەم ساڵح دەیەوێت سیناریۆی ساڵی 2018 دووبارە بکاتەوە، وەک چۆن ئەو کاتە لە دیدارێکدا لە پیرمان بەرزانی پێی دەڵێت ناهێڵم ببیت بە سەرۆک کۆمار، بەڵام ئەویش بە بەرزانی دەڵێت من خۆم کاندید دەکەم و دەبم بە سەرۆک. هەر ئەوەشی کرد. پرسیارەکە ئەوەیە بەرهەم ساڵح دەتوانێت ئەم جارش گرەوەکە لە بەرزانی بباتەوە کە ئەگەر ئەوە ڕوو بدات بۆ بەرزانی شکستێکە بە درێژایی مێژوو ڕوبەڕووی نەبووتەوە. لەم یاریەدا یاریزانێکی نوێ و کاریگەر هەیە، بافڵ تاڵەبانی. ئەو دەیەوێت وەک چۆن کۆنتڕۆڵی تەواوەتی حزبەکەی کردووە کاریگەری خۆی لە بەغداش پیشانی هەمووان بدات. ئەو ئێستا بە جۆرێک سەیری یاریەکە دەکات کە ئاسایە پۆستەکە لە دەست بدەن، بەڵام ئامادەنین ئیرادەیان بشکێت. لەم یاریەدا بێگومان تەنها یاریزانە ناوخۆیەکان یەکلاکەرەوە نین، ڕۆڵی ئەمریکا و ئێرانەکانیش ڕۆڵێکی گەورەیە. وا دەردەکەوێت کە بەرهەم ساڵح پشتیوانی هەردوو لایەنی هەبێت. بێگومان ئێرانیەکان گێمی یەکەمی یاریەکە بریندار کراون، دەیانەوێت گێمی دووەم بەدڵی ئەوان بێت. لەم نێوەندەشدا پشتیوانی بەرهەم ساڵح دەکەن. بەڕای تۆ کێ گێمی دووەم دەباتەوە، بارزانی یان بافڵ تاڵەبانی؟